تەمەنی 9 ساڵ بوو داوای دەکرد کە بمرێ دەیوت کەسێک نییە بمکوژێ بە گریانەوە داوای لە دایکی دەکرد چەقۆیەکی بۆ بهێنێت بۆ ئەوەی خۆی بکوژێت دایکی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە و داوای کرد چیتر گاڵتەی پێ نەکرێت وتی نەخۆشە باش دەبێ ناشرین نییە زۆر جوانە ئەمە چیرۆکی ئەو منداڵە ئوسترالیەیە کە ژیانی گۆڕا بۆ ئەسێرەیەکی جیهانی کوادن منداڵێکی ئوسترالیە کە تووشی نەخۆشیەکی درێژخایەن بووە دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکی لەلایەن دایکیەوە کە ئەو کات تەمەنی 9 ساڵ بوو بەناوبانگ بوو ژیانی گۆڕا بۆ ئەسێرەیەکی جیهانی لە ئاگرتە ڤیدیۆیەکەدا و لە کاتی گەڕانەوەیدا لە خوێندنگا کوادن دەڵێت خۆزگە کەسێک بمکوژێ یان پەتێکم پێ بدات بۆ ئەوەی خۆم بکوژم دەمەوێ بمرم چەقۆیەکم پێ بدەن تاوەکو خۆم بکوژم دایکیشی باسی ئازارەکانی منداڵەکەی کردو دەیوت کوادن لە تەمەنی 6 ساڵیەوە ئارەزووی مردن دەکات بەهۆی ئەو کەسانەوە کە گاڵتەی پێ دەکەن و ئازاری دەدەن بۆیە داوا لە هەمووتان دەکەم منداڵەکانتان تربێت بدەن و ئازارمان مەدەن بەهۆی بڵاوبوونەوەی ئەم گرتە ڤیدیۆیەوە چالاکوانان و هاوڵاتیان هاوخەمیان بۆ کوادن و دایکی دەربڕی لە ماوەیەکی کەمیشدا ملیۆنان بینەری تێپەڕاند و بەشێک لە ئەسێرە دیارەکانی هۆلیوود خەمیان بۆ دەربڕێ و لە کەمپینێکیشدا توانرا بڕی 300,000 دلاری بۆ کۆ بکرێتەوە ئێستا کە کوادن تەمەنی 11 ساڵە ئاسێرێکی دیاری سۆشیال میدیایە و دەرهێنەری براوەی خەڵاتی ئۆسکار جۆرج میلەریش هەڵی بژاردووە بۆ بەشداری پێکردنی لە فیلمی فۆرسیا کە درێژکراوەی فیلمی فۆری ڕۆدا کە لە ساڵی 2015 سەرکەوتنێکی گەورەی بەدەست هێنا ئادەی تۆ پێمان بڵێ خاوەن پێداویستێکی تایبەت شیاوی ئەوەیە کە گاڵتەی پێ بکرێ یاخۆد هاوکاری بکرێ